سڵاوتان لەوێ بەڕێزان، من ئوسامە ئەحمەدم. ئەمڕۆ پوختەیەکی وەرزی دووەمی زنجیرەی دارک بۆ ئێوە باس دەکەین. وەک پێشتریش لە وەرزی یەکەم باسمان کرد، پێشنیار دەکەم کەوا نەخشەیەکی لەم جۆرەی خانەوادەی بەدەست بێخن کە گشت خانەوادەکانی زنجیرەی دارک تا ئێستا تێدایە. نەخشەکە ئێستا لە هایلایتی ئینستاگرامی خۆم دانراوە، دەتوانن بچن لە ستۆری هایلایتەکان سەیر بکەن. یەک لە هایلایتەکان تایبەت کراوە بە زنجیرەی دارک، دەتوان لەوێ سیر بکەن و نەخشەکە بین و سکرینشۆتی بکەن و بەردەوام لە بەرچاوتان بێت. باس لە پوختەیەکی وەرزی دووەم بکەین. وەرزەکە دەست پێ دەکات لە ساڵی 1921 کە پیشانی دەدات کە چۆن ئەو ئەشکەوتە دروست کراوە و ئەو ڕێگا و شوێنانە چۆن دروست کراون و دواتر چۆن لەڕێی تەقینەوە ناوەچیەکە بووە بە شوێنێکی گواستنەوە لە نێوان کاتەکان و گەشتی کات. اینەوە سەر چیرۆکی جۆناس. پیشانی دەدات جۆناس کە دوای ئەم ماوەیە ئێستا لەکوێ دەژیت و لە شوێنێکی چۆنە لە داهاتوودا. دواتر دەگەڕێنەوە بۆ ساڵی 2020 و دەبینین کە ئەفسەرێکی نوێ دابین کراوە بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکات لە ونبوونی ئەو منداڵانە کە لە وەرزی یەکەم بینیمان. دووبارە دەردەکەوێتەوە، بەڵام ئەو جارە یەکسەر دەچێتەوە لای دایکی جۆناس، بەمانایشتر بڵێن دایکی خۆی. هەر ڕاستەوخۆ سەرەتای وەرزەکە پێی ڕادەگەیەنێت کەوە ئەو جۆناسە و لە داهاتوو هاتووە. دەگەڕێنەوە لای جۆناس و شتێکی زۆر سیر دەبینین جەماعەتێک کۆبوونەتەوە وەکو دینێک یاخود وەکو ئاینێکی لێ هاتووە. هەندێک خەڵک سزا دەدەن لەبەر ئەوەی جۆرە یاسایەکیان شکاندووە. لە هەمووی سیرتر بەڕێوەبەر و سەرۆکی ئەو گروپە بریتیە لە ئێلیزابێتی کچی چارلۆت و پیتەر. کارکتەرێکی نوێ دێتە ناو وەرزەکە، ئەویش بریتیە لە کارکتەری ئادەم. کارکتەری ئادەم سەرەتا ئێمە نازانی چێ، بەڵام دواتر بۆ مامە دەردەکەوێت کە ئەسڵەن ئەویش خۆی جۆناسە، بەڵام لە داهاتوویەکی دوور. ئێلیزابێت وێنەیەک دەدۆزێتەوە لە نێو کتێبەکان کە ڕەسمی نۆوا و ئادەم و چەند کەسایەتیشتی تێدایە. دەبینین جۆناس هەوڵ دەدات کە بچێتە ناو کۆمپانیای ناوەچیە وێرانبووەکە. کاتێک جۆناس دەگاتە ناوەوە دەبینێت دارک ماتریلەیە کە مادەیەکی ڕەشە دەبێتە هۆی گەشتکردن بە کاتدا. ئەقەی دووەم جۆناس هەوڵ دەدات کەوا لە مادەکە بکات بوەستێت و جێگیر بێت تاکو بتوانێت بەهۆیەوە گەشت بکات. بەڵام وا دیارە کە ئامێرەکە بەنزینی تێنامێنێت و سوتەمەنی تێنامێنێت، بۆیە هەوڵ دەدات بە شێوازێک سوتەمەنی پەیدا بکات. یەک ساڵ دوای چوونی یاخود گەشتکردنی مایک بۆ ساڵی 1986 دەبینی کە مایک تەواو ڕاهاتووە لەگەڵ ژیانی ئەو کاتە. کلاودیای 2020 ڕاستپاردەیەک پێشکەش بە کلاودیای 1987 دەکات کە بتوانێت ئەوە بکات تاکو هەمان هەڵەکانی ئەو دووبارە نەکاتەوە. دوای بەدەستخستنی بەنزینەکە و سوتەمەنیەکە جۆناس دەگەڕێتەوە، بەڵام هەرکە لە دیوارەکە دەچێتە ژوورەوە چەند چەکدارێک ڕوبەڕووی دەبنەوە کە یەکێک لەوانە سەرکردی ئەو چەکدارانەیە کە ئەویش ئێلیزابێتە. جۆناس دەبن تا لە سێدارێ بدەن، دەیخەنە سەرپەتی سێدارە، بەڵام بەر لەوەی تەواو هەناسەی ببڕێت ئێلیزابێت لە ڕێی گولەیەکەوە پەتەکە دەبڕێت. دووبارە چاومان بە ئولرێک دەکەوێتەوە، بەڵام لە تەمەنێکی زۆر پیری. یاری دەدەرەکەی ئێلیزابێت داوای لێ دەکات لەگەڵی بێت تاکو دوای دیوارەکەی پیشان بدات ئاخۆ لەو بەری دیوارەکە چی هەیە. کۆتایی ئەڵقەکەش جۆناس ئامێرەکە بەکار دەخات و مادە ڕەشەکە جێگیر دەکات و گەشت دەکات بەکات. سەرەتا ئەڵقەی سێم بۆ دەست پێ دەکات کاتێک هێلگی بچووک دەگەڕێتەوە بۆ ماڵەوە دوای ماوەیەکی زۆر لە بزر بوون. هێلگی ساڵی 1987 دەکەوێتە نەخۆشخانەوە. کلاودیای ساڵی 1987 سەردانی دەکات و لەبارەی کتێبەکە لێ دەپرسێت. ئەوش ئاگاداری دەکاتەوە لە بوونی کەسێک بە ناوی نۆوا کە متمانەی پێ نەکات و دواتر ئاگنێسی خوشکی نۆوا دەبینین چێت بۆ لای کلاودیای داهاتوو یاخود کلاودیای ساڵی 2020. هەروەها چەند معلوماتێکی لێوەردەگرێت و چەند زانیاریش لێوەردەگرێت تاکو لەگەڵ ئەو کار بکات. ئێگۆنی ساڵی 1987 دەچێتە لای ئینێس لە هەمان ساڵ، پرسیارێکی لەبارەی مایکی لێ دەکات. کۆتاییشدا داوای وێنەیەکی مایکی دەکات. ئەگنێس خیانەت لە کلاودیا دەکات و ئەو زانیاریانەی کە کلاودیا پێیدا بوون بە براکەی دەدات. هەموو ئەوەش بۆ ئەوەیە تاکو ئادەم قبولی بکاتەوە تا بچێتە ناو کۆمەڵی ئەوان. کلاودیای 2020 دەچێتە لای ئێگۆنی 1954 و داوای لێبوردنی بۆ دەکات. لەگەڵ ئەوەی ئێگۆنی ساڵی 1954 هیچ ئاگای لێ نییە و نازانێت ئاخۆ چ مەسەلەیە. ئێگۆن وێنەی مایکی پیشانی ورێک دەدات.
ئورێک زۆر تێک دەچێت و هێرش بۆ ئەفسەر ئێگۆن دەبات. نەوە ڕێگە لە کلااودیای 2020 دەگرێت و دەیەوێت بیکوژێت و هەروەها پێشی دەڵێت کە ئەگنەس خیانەتی لێ کردووە. لە کۆتاییدا دەیکوژێت و هەموو ئەو زانیاریانەی کە هەیبوون لێوەردەگرێت، بەڵام زانیاریەکان بەدڵی ئەو نین، هەر لەبەر ئەوەشە دەڵێت باوەڕ بەمە ناکەم. دووبارە جۆناس بەدەر دەکەوێتەوە، بەڵام لە کاتێکی زۆر جیاواز. لە جاتی ئەوەی بگەڕێتەوە بۆ ساڵی 2020 گەڕایەوە بۆ ساڵی 1921. ئەفسەرە نوێکە پشکنینی تایبەت لەگەڵ ئەلێکزاندەر دەکات و چەند پرسیارێکی تایبەتی لێ دەکات. چارلۆتی ئەفسەر سەردانی ماڵی هانا دەکات، لەوێ چاوی بە سترێنجەر دەکەوێت و وێنەی گەشتکەرەکانی پیشان دەدات و داوا دەکات بزانێت ئاخۆ ئەوانە چێن. ئەویش پێی دەڵێت کە ئەوانە کۆمەڵەیەکن، پێیان دەڵێن گەشتکەرەکان و گەشت دەکەن بەکاتدا. منداڵەکان هەوڵ دەدەن بۆ دۆزینەوەی وەڵامەکان بچن بۆ ناو ئەشکەوتەکە و جۆناس بۆ ئەوەی بچێتەوە بۆ ساڵی 2020 بچێتەوە ناو ئەشکەوتەکە تاکو بتوانێت دووبارە بگەڕێتەوە. کاتێک منداڵەکان دەچن ناو ئەشکەوتەکە، بارتۆش لەوێ دەبینن کە ئامێرێکی پێیە، هێرشی دەکەنە سەر. جۆناس بە تەواوی دەرچەکانی ئەشکەوتەکەدا دەڕوات و دەرگاکە دەکاتەوە، بەڵام دوای دەرگاکە دەبینێت تا ئێستا کوونەکە تەواو نەبوو. منداڵەکان دوای ئەوەی لە بارتۆش دەدەن داوای دەکەن بزانن ئاخۆ ئەو ئامێرە چیەکە پێیەتی. کاترینا کە دەگەڕێتەوە دەچێت بۆ قوتابخانە و تۆماری ئەو قوتابیانە دێنێتە دەرەوە کە لە ساڵی 1987 خوێندویانە. لەوێ وێنەی کوڕەکەی دەبینێت کە یەکێکە لە قوتابیەکان. سترێنجەر باس لەوە دەکات کە ئەو بۆیە لێرەیە تاکو سەرچاوەکەی بدۆزێتەوە و لە ناوی ببات، نەکوەکو جاری پێشتر کە کلااودیا هەوڵیدا. کاتێک جۆناس لە ئەشکەوتەکە دەگەڕێتەوە، لەگەڵ نەوای گەنج دەچێت بۆ لای نەوای داهات و ئەویش دەیبات بۆ شوێنێکی نادیار. لەو شوێنە جۆناس چاوی بە ئادەم دەکەوێت، هەروەها ئادەم پێی دەڵێت ئەویش جۆناسە. ئەوە لە بارتۆش دەکەن کە ڕاستیەکەیان پێ بڵێت، پێیان دەڵێت کە ئەم ئامێری گەشتکردنە بەکاتدا. ئەوانیش ئامێرەکەدا دەجووسێن و گەشت دەکەن بەکاتدا. ئولرێک دەچێتەوە لای مایکی، سەرەتا نایناسێتەوە، بەڵام دواتر ئولرێک بۆی دەسەلمێنێت لە ڕێ چەند کردارێکەوە کە مایکی بە منداڵی ئەنجامی دەدان. لە حاڵەتێکی هەرە سەرنجڕاکێش نەوا دەچێتە لای چارلۆت و پێی دەڵێت کە دایک و باوکی چارلۆت چێن. پێی دەڵێت کە ئەو باوچێتی و بەڵام پێی ناڵێت دایکی چێە تاکو دواتر بۆمان دەردەکەوێت. دێنە دەر بێخەبەر لەوەی کە بزانن کات گۆڕاوە، بەڵام کە دێنە دەردەبینن داروبارێکی زۆر ڕواوە و شوێنەکە وەک خۆی نییە. ئینێس پەرستار کە دەگەڕێتەوە دەبینێت مایکی لە ماڵەوە نییە، بۆیە پەیوەندی بە ئیگۆنی ئەفسەرەوە دەکات. ئەویش لە لای خۆیەوە پۆلیس تێدەگەیەنێت و بە هەمویان هەوڵ دەدەن کە مایکی لە ئورلێک وەربگرنەوە. کاتێک گواستنەوەی ئورلێک منداڵەکانی دەبینێت لە دەرەوە کە گەشتیان کردووە بەکات. منداڵەکانیش زۆری ئۆتۆمبیلەکان دەبین و دەزانن کە ئەوان گەشتیان کردووە بەکات. ئینێسی پەرستار حەبێک دەکاتە ناو قاوەکە تاکو بیدات بە مایکی، بەڵام تا ئێستا نازانێت کە کاریگەری ئەو حەبەت چییە. دوای گفتوگۆیەکی زۆر لە نێوان ئادەم و جۆناس، ئادەم جۆناس دەنێرێتەوە بۆ ساڵی 2020 تاکو هەندێک کاری پێ ڕابسپێرێت و ئەو کارانە ئەنجام بدات. لە سەرەتای ئەڵقەی شەشەم پرسیاری ئەوە دەکرێت ئاخۆ ئێمە هەرگیز سەرچاوەکان دەزانین، سەرچاوەی ڕووداوەکان دەزانین. سەرچاوانەشن وارە جۆناس دەکەن کە لەمە دووە کار لەسەر ئەو سەرچاوەیە بکات و هەوڵ بدات سەرچاوەی گرفتەکە بدۆزێتەوە لە ناوی ببات. ئادەم جۆناس ناگەڕێنێتەوە بۆ هەمان ئەو کاتێک کە لێیەوە چووە، بەڵکو دەیگەڕێنێتەوە بۆ ماوەیەک بەر لە ڕووداوەکانی وەرزی یەکەم، تا ئەو کاتەی مایکلی باوکی هێشتا هەرزیندووە. باوکی جۆناس دەبینین کە چەندە دوودڵ و قەلەقا. دواتر دوای ئەوەی مایکی دێتە ژوورەوە، هەروەها مایکل دەبینێت ئەو کات تووشی پەشۆکێک و تووشی ترسانێکی زۆر دەبێت. جۆناسە گەڕاوەکە باوکی خۆی دەبینێتەوە، پێی دەڵێت کە ئەو دەزانێت ڕاستیەکان چین و ئاگاداری بابەتی گەشتکردن بەکات و هەروەها ئاگاداری ئەوەشە کە ئەو بریتیە لە مایکی. جۆناس داوا لە باوکی دەکات کە خۆی نەکوژێت، پێی دەڵێت بۆ ئەوە گەڕاوەتەوە تا داوای لێ بکات کە خۆی نەکوژێت. دواتر پرسیاری ئەوەی لێ دەکات کە ئاخۆ ئەو شەوە کە بە تەنها بوون بۆچی گەڕایەوە بۆ ناو ئەشکەوتەکە. ئەویش پێی دەڵێت کەسێک هات کە دەستی گرتم و منی گەڕاندەوە بۆ ناو ئەشکەوتەکە. پێی دەڵێت ئەو کەسە چێ بوو؟ پێی دەڵێت ئەو کەسە تۆ بوویت. جۆناس دووبارە داوا لە باوکی دەکاتەوە کە خۆی نەکوژێت. پێی دەڵێت کە ئەگەر نەهێڵم لە سەرەتاوە ڕوو بدات ئەوە هیچ لەوانەی تر ڕوو نادەن.
پێی دەڵێت ئەگەر هیچ لەمانە ڕوونەدەن ئەوە تۆ بوونت نابێت. دواتر کلااودیا دێت و پێی دەڵێت کە ئادەم فێڵی لە تۆ کردووە، ئەو درۆی لەگەڵ کردووی. جۆناسیش دەڵێت نەخێر، ئادەمیش هەر ئەو شتەی دەوێت. دەڵێت نا، بەڵکو ئادەم نایەوێت شتەکان چاک بکاتەوە، بەڵکو دەیەوێت خراپیان بکات. دەڵێت کە ڕۆڵ و ئەرکی تۆ لەم کارەدا زۆر گەورەیە، پێویستە لەگەڵ خۆتدا شەڕ بکەیت تا شەڕ لەگەڵ ئادەم بکەیت. دەڵێ ئێخۆ ئەگەر من نەبم ئادەمیش نابێت. بەڵام کلااودیا دەڵێت جیهانێک بەبێت تۆ جیهانێکی وانییە کە ئێمە حەزی پێ بکەین. مەبەستی ئەوەیە کە بوونی جۆناس لەو جیهانە زۆر گرنگە، بەڵام لە هەمان کات نەبوونی ئادەم لە هەمان کات زۆر پێویستە. سترێنجەر هەڵدەستێتەوە دەبینێت جانتاکەی لەوێ نییە. اینجا پیشانی دەدات کە هانا جانتاکەی بردووە و دەیەوێت گەشت بکات بەکاتدا. ئەفسەر وێنەی کلااودیا پیشانی دەدات، ئەویش دەڵێت ئەمە وایت دێڤڵە، یاخود بڵێن شەیتانی سپی. سترێنجەر مارتا دەبینێتەوە و پێی دەڵێت کە ئەو لە ئەسڵدا چێە. دەبینین هانا گەشت دەکات بۆ 1954 و پشکنە ڕاستیەکان دەردەخات کە ئەسڵەن ئەو بۆ ئەوە نەهاتووە لێکۆڵینەوە لاونبوونی ئەو منداڵانە بکات، بەڵکو بۆ ئەوە هاتووە کە لێکۆڵینەوە لەونبوونی براکەی بکات کە لەو ساڵەوە داوم بووە کە ئەلێکزاندەر ناوی خۆ لێنا، براکەی هەمان ناوی ئەلێکزاندەری لێبوو. هانا ئۆرێک دەبینێتەوە و پێی دەڵێ ئەگەر منت خۆش دەوێ ئەوە ڕزگار دەکەم، ئەویش پێی دەڵێ من تۆم خۆش دەوێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا هاناوە خۆ نیشان دەدات کە ئورێک ناناسێت و دەڵێت کە ئەوە لە هاوسەری من ناچێت. بۆنی ئەفسەر لە ساڵی 1987 باس بۆ کچەکەی دەکات کە ئەو باوەڕی وایە کە گەشتکردن بەکاتدا هەیە. شەخسەکان و سیرکردنی کلااودیا دەزانێت کە ئەویش باوەڕی پێی هەیە. هەوڵ دەدات پەیوەندی بە پۆلیسەوە بکات و ڕاستیەکانیان پێ بڵێت. کلااودیا لێی ناگەڕێت و بەردەبێتەوە و سەری بەرمێزەیەک دەکەوێت و گیان لەدەست دەدات. واتە ئێگۆنی ئەفسەر لە دەستی کلااودیای کچی گیان لەدەست دەدات. هەر لەبەر ئەمەش و پێشتر داوای لێبوردنی لێی کرد. جۆناس دەگەڕێتەوە بۆ لای کلااودیا و پێی دەڵێت کە پێویستە لەگەڵ من بیت. لە سەرەتای ئەڵقەی هەشتەم و کۆتایی پیشانی دەدات کە everything is connected، هەموو شتێک بەیەکەوە بەستراوەتەوە. سترێنجەر مارتا ناچار دەکات لەگەڵی بێت بۆ زێرزەمینەکە، ئەمەش هەمووی بۆ ئەوەیە تا بیپارێزێت. نۆوا لە ئادەم هەڵدەگەڕێتەوە، لەبەر ئەوەی دەبینێت کە ئەو پەڕانی لەناو کتێبەکە دڕاون، هەمان ئەو پەیامەیان تێدا نییە کە ئادەم بە نۆوای گەیاندبوو. نۆوا تەنها بۆ یەک مەبەست هاتبوو بۆ ناو گروپەکە، تاکو دژایەتی خوا بکەن و بسەرمێنن کە خودا بوونی نییە و جیهانێک دروست بکەن بەبێ خودا. بۆی دەرکەوت کە ئادەم دەیەوێت جیهانێک دروست بکات بەبێ مرۆڤ. هەوڵ دەدات کە ئادەم بکوژێت، بەڵام چەند جارێک هەوڵ دەدات کەچی دەمانچەکەی کار ناکات. ئەگنێسی خوشکی دێت و دەردەکەوێت کە لەگەڵ ئادەم کار دەکات و نۆوا دەکوژێت. جۆناس و کلااودیا ئامێری گەشتکردن بەکات بەکار دەخەن. پیتەر مارتا لە ژێرزەمینەکە دەبینێتەوە، بەڵام مارتا لە دەستی ڕادەکات و لە ژێرزەمینەکە هەڵدێت. دەگەڕێنەوە ساڵی 2020. ئەو جارە دەبینین ئادەم خۆی گەشت دەکات بەکاتدا. مارتا دەگەڕێتەوە، لە جیاتی ئەوەی سترێنجەر ببینێت جۆناسی ڕاستەقینە دەبینێت. ئەو جۆناسەی گەڕاوەتەوە، بەڵام ئەوەندەی پێ ناچێت ئادەم بە دەردەکەوێت و داوا لە جۆناس دەکات کە پێی بڵێت ئاخۆ ئەوە چییە. دوای ئەوەی جۆناس پێی ناڵێت و داوا دەکات کە وازیان لێبێنێت، دێت و گول لە یەک لە مارتا دەدات. دەڕێت هەر ئەوەیە وات لێ دەکات کە منت لێ دەربچێت. واتە بەهۆی کوشتنی مارتاوە ئەو ئازارێک کە لە کوشتنی مارتاوە دروست دەبێت وای لێ دەکات کە کەسایەتێکی وەکو ئادەمی لێ دەربچێت. بەلایەکی تر لە کارگە ناوەچیەکە ئەو شوێنە هەڵدەکۆڵن کە بەرمیل و شتەکانی لێ نێژراوە. لە ساڵی 2045 دەبینی کە ئیلیزابێت ئارکماتەر بەکار دەخاتەوە و دەیەوێت دووبارە گەشت بکاتەوە بەکات. دوو جیهانەکە بەیەک دەگەیەنێت. لە کۆتا ساتەکانی وەرزی دووەمیش دوای ئەوەی جۆناس بێهیوا دەبێت لە مارتا، لە دواوەی هەست بە جوڵەیەک دەکات کە ئاور دەداتەوە دەبینێت مارتایە، بەڵام بە شێوازێکی تر و بە کەستوم و جلوبەرگێکی ترەوە. هەڵدەستێت و دەڵێت ئەمە مەحاڵە، تۆ هیچ کاتێکی. بەڵام مارتا پێی دەڵێت مەڵێ هیچ کاتێکی، بەڵکو بپرسە هیچ جیهانێکی. بەڵێ بەڕێزان، ئەمە پوختەی وەرزی دووەمی زنجیرەی دارک بوو. تاکو باشتر لە زنجیرەکە بگەن، پێشنیار دەکەم کەوا بچن نەخشەی خانەوادەی دەربێنن کە ئێستا لە هایلایتی ئینستاگرام دامناوە
هایلایتێک تایبەت بە زنجیرەی دارک دامناوە دەتوانن بچن لە ئینستاگرام کە لینکەکەی لە خوارەوە دراوە سەیری بکەن و هەروەها سکرینشوتی بکەن بیریشتیان نەچێ ئەو بابەتانی وەکو زنجیرەی دارک بە تایبەتی و زنجیرەکانی تریش بەگشتی وەکو زنجیرەیەکوان واتە باس لە پێداچوونەوەکانیان دەکەین و هەندێک ڕوونکردنەوە لەبارەیانەوە دەدەین و چەندان ڤیدیۆمان لەبارەیانەوە دەبێت. من ئوسام ئەحمەدم، سوپاس بۆ سەیرکردنتان.